کاتێک هاوڕێتی لەسەر ئەساسی چێژ و سوود نییە و لەسەر ئەساسی فەزیلەتێکە لە فەزیلەتەکان نەک هاوڕێتی هەر پەیوەندێکی تریشکە هەیە تەنانەت پەیوەندی دواو سەر لەگەڵ یەکایانی کاتێکە پەیوەندیەکە لەسەر بەرژەوەندیەکان بێ لەسەر ئەوە بێکە منداڵیان هەیە هێردووکیانە یا لەسەر ئەوە بێکە ماڵێکی مشتەرەکیان هەیە لە ڕووی مادیەوە پێکەوەن یا لەسەر ئەوە بێکە لە ڕووی بایۆلۆجیەوە ئەوەی پێویستە بۆ یەکی دابین دەکەن ئەمە هەر دەچێتە زمنیە و پەیوەندیانەی کە لەسەر ئەساسی بەرژەوەندیە یعنی دەکرێت دوو هاوسەر فعلەن پەیوەندیەکان بەرز بێتەوە بۆ ئاستێکی باڵاتر لەوە و وەکو بڵێ بکەونە دەرەوەی ئەو عەقدەی کە پێ دەڵێن عەقدی هاوسەرگیری و ئەوەی تیا زامن کراوە و لە ناو عەقداوەی زامن کراوە لە ڕاستیە ئەوەیە کە ڕەبتی بە سوود و بەرژەوەندیەوە هەیە یعنی خۆی لە ئەساسە عەقدی هاوسەرگیری ڕەبتە بەمەوە یعنی ڕەبتە بە سوودێکی مشتەرەک لەگەڵ چێژێکی مشتەرەک ئەو دوو کەسە قەراریان داوە و چێژە بە یەکتر ببەخشن و چێژێکی پێویستە وەک چێژ پێویستە وەک ئەوەش کە ئەم چێژە ئەو دوانە ئاراستە دەکاوە تەبیعەت لە ڕێگەی ئەم چێژەوە و دوانە ئاراستە دەکا بۆی جۆر بپارێزن ینی جۆری مرۆیی پارێزن و لە ڕاستیە ئەو غەریزەیە غەریزەیەکی ناویستەکیە ینی شتێکە وەکو بڵێ ڕەبتی بەوە نییە کە تۆ دەڵێی دەمەوێت ڕەبتی بەوەیە کە تۆ حەزی لێ دەکەیت ینی شتێک ئێمە کە حەزی لێ دەکەین لەگەڵەوەی کە دەمانەوێت دووشتی جیاوازە دەکرێت شتانێکە بێ خواردنەکە بێ من حەزی لێ بکەم بەس نامەوێت نایخۆم نامەوێت بیخۆم یعنی دەکرێت شتێکیش حەزی لێ نەکەم بەڵام دەمەوێت بیخۆم بۆ نمونە دەرمانێکە تاڵە وەکو ژەهر وایە من ئەمە ئازارم قبوڵە دەمەوێت ئازارەکەم دەوێت لە کاتێکا من حەزی لێ ناکەم ئەم شتە بەعەکسەوە من ئەگەر وەکو بڵێ ئەوە نەبێت کە ئەمە تەندروستیم بۆ دەگەڕێنێتەوە هەرگیز پێ رازی نابم لەبەرەوە ئەوەی دەمەوێت لەگەڵەوەی کە حەزی لێ دەکەم دوو شتی جیاوازن ئێمە دوو کاینی یەک کاین نین یەک بوونەوەر نین بوونەوەرێکی بایۆلۆجی کە تەبیعەت حکمی دەکات و تەبیعەت لە ڕێگەی ئێمەوە کاری خۆی دەکات و لە ڕێگەی ئەو غەریزانەوە و ئەو حەزانەی کە لە ئێمە هەن ئەو ئارەزوانەی لە ئێمە هەن کاری خۆی دەکات لە پێناوی خۆیدا ئەوەی جۆرە جۆرەکان دەپارێزێ ئەوە تەبیعەت خۆیەتی ئێمە نین ئەوەی جۆری مرۆیی دەپارێزێ بۆی بەردەوام بێ لە ناو تەبیعەتە و نظامە هەیە نظامە تەبیعیە بۆ پاراستنی جۆری بوونەوە زیندەوەرەکان بۆ درێژەدان بە جۆرەکەیە تەبەن شتی تریشی داناوە بۆ پاراستنی بۆ مانەوەی خۆت ینی تۆ نان دەخۆیت نان شتێک نییە ویستی تۆ بێ بیخۆیت نان ناچاری بیخۆیت و تەنانەت ئەوەش کە لە ڕەبتی بە ئارەزوەکانمانەوە هەیە ئێمە ناچارین بەو ئارەزووە یعنی ئارەزوویەکی شتێکی ویستەکی نییە ئەوە ویستی ئێمە نییە ئەوە جەبری تەبیعەتە بەڵام تەبیعەت جەبری خۆی لەکوێ داناوە لەو شوێنە دایناوە کە وجودی ئێمە وجودێکی زیندەوەرانەیە نەک وجودێکی مرۆیانەیە هەر زیندەوەرێک لە زیندەوەرەکان شتێک نییە لە ناویە بە ناوی دەمەوێت شتێکەیە بە ناوی حەز دەکات ئەم حەزە ئەویش نییە دەیکات سروش خۆیەتی لە ناو ئێمە ئەو شتانە دەکات ئێمە وا دەزانین خۆمانی و ئێمە لێرە کاتێک کە دەکەوینە ژێر حکمی ئەو هێزەی سروشت ئێمە ئیتر ئێمە نین لە ڕاستیە
ئەوە سروشتە لە ناو ئێمە خۆی ڕێک دەخاتەوە و کاری خۆی دەکات بەس ئێمە وا دەزانین خۆمانین وا دەزانین خۆمان کاتێک هاوسەرگیری جۆرێکە لە ڕەوایەتیدانی کۆمەڵایەتی بۆ ئەوەی سروشت کاری خۆی بکە یعنی جۆرێکە لەوەی کە ئینسان شتێک دروست بکە بڵێ من سروشت دەبێت سروشت بە ئەمری من کار بکات یعنی لەکوێوە ئەمە دەکات سروشت بە ئەمری ئەو کار ناکات بەڵام ئەو دوو کەس کۆ دەکاتەوە بۆ ئەوەی جۆرەکە بپارێزن کۆمەلگا کۆمەڵێ نەریتی داناوە دەڵێت دەپێ بەرپێی ڕازیبوونی من ئەو کۆبوونەوەیە ڕوو بدە ئێوە بێنە پێش چاوتان مرۆڤایەتی هیچی نەماوە ئەوانەی ماوەن هەمووی خوشک و بران و لە ڕووی نەریتیەوە ئەمانە نابێت کۆ ببنەوە بۆ ئەوەی نەوەی جۆرەکە بپارێت لێرە چی دروست دەبێت لێک دژیەک دروست دەبێت لە بینی ئەوەی کە کۆمەلگا دەیەوێت ڕکێفی بکە ئەنی بیخاتە ژێر ئەبێت و نابێتەکانی خۆی لەگەڵ ئەوەی کە لە سروشت یعنی دەیکات ئێستا سروشت بۆ ئەوەی دوو کەس کۆ ببنەوە بۆ پاراستنی جۆر یعنی نابێتی لەویانە ئەگەر بێت و ئەو دوو ڕەگەزە بن کە جۆرەکە دەخەنەوە ئەوەی ئەبێت و نابێت دروست دەکا هێو هێزە کۆمەڵایەتیە نەریتی کۆمەڵایەتیە لە هەر کۆمەلگایەکە لێرە چی ڕوو دەدا لێرە ململانەیەکی سەخت ڕوو دەدا لە نێوان چی و چیە لە نێوان سروشت و نەریتە کۆمەڵایەتیەکانە لەوانەیە حکایەتی ئادەم و ئادەم و مناڵەکانی کاوانە لەوانەیە پرسیارێک بێ لای ئێمە باشە منداڵەکانی ئادەم و حەوا ئەی هەمویان خوشک و بران ئەی چۆن ئەوانەی دواییان لێکەوتوەتەوە ئەمە ئیتر بە هەر جۆرێ وەری دەگرین ئەم حکایەتە ینی هەر جۆرێکی تر ئێوە ئەوانەی کە بڕوایان پێەتی یا ئەوانەی کە هەر وەک ئەوە لە کێشەکە لەویانە بەس ئەمە مەوزوعێکی زۆر گرنگ تەڕح دەکەم حکایەت بۆیە لێرە بابەتەکە ئەتیقاد نییەوە دابنێن هەر شتێکی تر کە ئێمە وەک نمونەیەک وەری دەگرین بۆ ڕۆشنکردنەوە لێرە چی ڕوو دەدا لێرە ئەگەر سروشت حکم نەکا جۆری مرۆیی کۆتایی پێدێ ینی نەوەی تازە ناکەوێتەوە ئەگەر وا بێ لەو سەردەما بڵین کە تەنابرا خوشکەکانە بوون ئەو کاتە بە ڕەوایەتی سروشتی دەبێ ئەمە کرابێت نە بە ڕەوایەتی کۆمەڵایەتی و ڕەوایەتی کۆمەڵایەتی ئەم شتە مەحدود دەکا لەوێوە کە بڵێ من سروشتم کۆنتۆل کردووە بەڵام لە ڕاستیە سروشت کۆنتۆل نەکراوە لەوێوە تۆ سروشت ناتوانانی کۆنتۆلی کەیت دەبێ فعلەن غەریزەکە لە خۆیان کۆنتۆل کەیت نەک لەوەی کە ئێنێکە ینی ڕێگاکەی بۆ خۆشکەی کە بڵێ بەو ڕێگا بڕۆ جۆگەلەکەی بە جۆگەلەیەک ئاراستەی کردن وە کۆمەلگا ئەو هێزە کۆمەڵایەتیە لە ڕاستیە سروشت کۆنتۆل ناکاوە سروشت ینی سروشت هەر دەیەوێ ئەوە بکات کە دەبێ بیکات کۆمەلگا ناچارە لەبەر ئەوەی ئەم هەر دەیەوێ بیکات ناچارە ئەبێت و نابێتی بڵێ بیکە بەڵام بەو ڕێگایە کارەکەی خۆت بکە بەس ئەمە ڕێگای بەم ڕێگایە یعنی هێزی کۆمەڵایەتی ناتوانێت ئەمەین کات ڕاگرێت ئەمە تەبان ئێستا ئێمە لە ناو دنیای سروشتا قسە دەکەین ئەمە هیچ ڕەبتێکی بە دنیای مرۆڤەکانەوە نیە ینی پەیوەندی بە کاینەکە ئەو کاینەی ترەوە نیە ئەو بوونەوەرەی ترەوە نیە کە من وەک مرۆڤ نەک من وەک حەیوان
و کاتێک کە پەیوەندی دوو هاوسەر لەسەر ئەساسی ئەو چێژ و سوودەیە و ئەوان لە حدودی سروشتە، ئەمە عەقدێکی سروشتی و ئەم کۆمەڵایەتیە، یعنی پێداویستێکی سروشتیە، کۆمەلگا ڕێوڕەسمێکی بۆ داناوە دەڵێ مەقبولە بەڵام بەم ڕێگایە، قبولە بەڵام بەم ڕێگایە، بەڵام بەبێ ئەم ڕێگایە بەو ڕێگایانەی تر قەدەغەیە. ئەمە هەمووی دەکەوێتە ناو سروشتەوە و دەکەوێتە ناو کۆمەلگاوە و ئەوەی کە هێزە کۆمەڵایەتیە لە ڕاستیە خەریکی ڕێکخستنی سروشتە، یعنی هیچ پەیوەندیەکی بە منی ئینسانەوە نییە و نەریتەکانی ئەبێت و نابێتەکانی کۆمەلگا هەمووی بۆ ئەمانە دانراوە، نەک هی کۆمەلگا ینی ئەوەی کە عادەتە، قانونەکانیش لەسەرەوە دانراوە، شریعەتیش لەسەرەوە دانراوە، پاراستنی مەساڵح و مەقاسدی شریعەت دیارەکە، حفزی نەسل و حفزی ئەمانە هەمووی کە تۆ ئەمانە دەبینی ڕێک هەمووی دەکەوێتە ناو ئەو منتیقە سروشتیەوە، هیچ ڕەبتێکی بە منەوە نییە وەک ئینسان، هەمووی بۆ ڕێکخستنی ئەو پێداویستیە سروشتیانەیە کە لە ناو مرۆڤ هەن لە خواردن و لە پێداویستە سروشتەکانی تر و ئەمانە ڕێکخراون و خێزان مؤسسەیەکی سروشتی بە کۆمەڵایەتی کراوە، یعنی لەلایە لەوێەوە سروشتیە کە پێداویستیە کە سروشتیە و لەوێوە کۆمەڵایەتیە کە ئەم کۆمەلگایە نەریتێکی بۆ داناوە، ئەبێت و نابێتی بۆ داناوە، ئەمە دەبێ وابێت و نابێت وابێت. بەڵام کاتێک ئێمە لەمە دەردەچین، کاتێک ئێمە لە ژێر حوکمی سروش دەردەچین و ئەوەی ئاراستەمان دەکا سروشت نییە، پێداویستە سروشتیەکان نییە، غەریزەکانمان نییە، ئێمە یەکسەر دەکەوینە شوێنێکی تر کە سەر و سروشتیە و کاتێک دوو ئاوسەر کە عەقدەکە لە سەریان فەرزی دەکات چونکە لەناو عەقدان خۆیان بە اختیاری خۆی لەناو ئەو عەقدایە، ئەمە هەمووی دەکەوێتە ناو ئەو منتیقە سروشتیەوە. بەڵام ئەم دوو هاوسەرە ئەگەر هاوسەریش بن و ئەو عەقدەشە بێ دەتوانن بکەونە ناو پەیوەندیە سەر و سروشتێکەوە و کاتێکیش دەتوانن بکەونە ناو ئەو پەیوەندیە سەر و سروشتیەوە کە ئەوی تر ڕێک خراوە بەهاکەی بەقەدەر بەهای ئەوە نەبێ کە سەر و سروشتیە، یعنی ئەگەر بێت و ئەمانە ئەو شتانەش کە ئەوانی کۆ کردوێتەوە لە ڕووی سروشتیەوە ئەمانە هەبن و نەبن ئەوان لە ناو ئەو پەیوەندیە دەمێننەوە. دابنێ سروشت ژن و پیاوێک کۆ دەکاتەوە بۆ ئەوەی مناڵێکیان هەبێت و ئەم هێزە سروشتیە زۆر زۆر بەهێزە لە ناو ئینسان، خۆتان بینیوتانە کەسانێکەیە مناڵیان نابێت و ناشیان نەوێت دەشانەوێت پێکەوە بن چی دەکەن هەتا ئێستادادیان هەیە ئەمە سەروەت و سامانەکەی دانێ بەس لەو مناڵە بێتە دنیاوە، باشە؟ وا دابنێ ئەمانە لەم منداڵە مەحروم دەبن، بەڵام ئەگەر بێت و لەو پەیوەندیە سەر و سروشتیا بن ئەمە ئەو بەهایی نابێ، ینی پەیوەندی بینی ئەو پەیوەندی خۆیان کە لەسەرەوە بەسراون بەیەکەوە ئەوە بەهاکەی باڵاترە لە هەر شتێکی تر کە لە ناو سروشتا هەیە و کاتێک کە ئەمە نەبوو ئەوان هەر لە پەیوەندیان هەبێت هەر لە پەیوەندیان نەبێت هەر لە پەیوەندیان، ینی ئەمانە بوون و نەبوونیان تەحدیدی پەیوەندیە باڵاکە ناکە. بۆچی؟ چونکە ئەسڵەن ئەو پەیوەندیە لە ناو دنیایەکی ترایە و ئەسڵەن ئەو پەیوەندیە کەسێکی ترە لە ناو پەیوەندی، ینی ئەو ژن و پیاوە لە کە منەکانیان پەیوەست دەبێ بەیەکەوە، ئەم پەیوەستبوونە کە لەو منا هەیە ئەوانە دوو کەسی ترن، ئەو کەسانە نین کە دێنە ناو پەیوەندیە سروشتێکەوە، هەر دۆخەکەش جیاوازە، یعنی کە ئەو دوو کەسە لەو پەیوەندیان لە ناو دۆخەکان لە ناو دنیایەکان فعلەن ئەو دنیایە بە تەواوەتی جیاوازە لەو دنیای تر کە دنیا سروشتێکە. کام پەیمانە؟
ئەی ئەوە خۆی بە ئیرادە کراوە، ئەوە اختیارەوە ینی کۆبوونەوەکە دەکەوێتە ناو ویستی منەوە، کەس بە زۆر کۆ دەبێتەوە، ژن و پیاوێک بە زۆر کۆ هیچ تەنانەت دێنەکەش ڕێگە نادا، عرفیش ئەگەر عرفێکی باش بێ ڕێگە بەوە نادا، قانونەکانیش ڕێگە بەوە نادەن کە ئەم دوانە بە ویستی خۆیان نەبێ کۆ ببنەوە. بەڵام کێشەکە لێرە نییە، ینی کێشەکە لەویایە ئەمەی کە ئێمە کۆ دەکاتەوە ویستە یا شتانێکی ترە، ویستە یا شتێکی ترە. لێرە تۆ ینی تۆ خۆت ئەگەر ویست ینی ویستەکەش نەبێت لەوێ اختیارەکە نەکردبێ، ینی لە پەیوەندی سەر و سروشتەکەەوە اختیارەکە نەکردبێ، تۆ ئەمە ویستووە و ئەمە کەس پێی نەکردویت و ئەگەر خۆت نەدویستایە هەرگیز نەدەبوو و ئەو دوو کەسە نەیان ویستایە کۆ ببنەوە نەدەبوو. مادام ویستی تۆیە، مادام ویستی تۆیە ئەوە تەواو، ینی ئەمە شتێکە و عەقدێکە و مەربوطن بەو عەقدەوە، باشە ئەمە بەو معنایە ناو عەقداڵ ناوەشێتەوە لە شەرعیشا و لە قانونیشا. عەقد هەر وەکو هەر عەقدێکی بازار کە دەتوانیت بچیتە ناو عەقدەکەەوە دەشتوانی هەڵی وەشێنیتەوە و ئەساسی ئەم عەقدە خۆی ئەساسی عەقدەکە لەسەر فعلەن ئەو شتانە شتە سروشتیانەیە، ینی ئەوەی کە کۆمەڵایەتی و سروشتیە، عیلاقەی بە منەکەی ترەوە نییە، منەکە تر عەقدی ناوێت، ینی ئەوەی کە ناکەوێتە ناو مەوزوعی سوود و چێژەوە ئەوە پێویستی بە عەقد نییە، چونکە لە ڕاستیا لەوی ترا شتێک نییە من و تۆ ئاڵ و گۆڕی پێ، شتێک نییە بیدەین بەیەک، قەرز و قۆڵان نییە، ینی لەو پەیوەندیە سەر و سروشتیا ئەم شتانە وجودیان نییە تاوەکو ئێمە بین بکەوینە ناو عەقد لەگەڵیان و ئەوەی کە لەو پەیوەندیە سەر و سروشتیایە نەریتەکان نایگرنەوە و نەریت هەر ناتوانێت خۆی بچێتە ئەوێ، ینی نەریت ئەوە شوێنی نەریت نییە، چونکە هیچ شتێک نییە مادی بێ و ڕەفتی بە چێژەوە بێ ئاڵ و گۆڕ بکە لە بینی ئەم دوو کەسا کە ئەو تاوەکو قانونی بۆ دانێ بڵێ دەبێ ئاوا دەبێت و ئاوا نابێت. ئەسڵەن ئەو دوو کەسە تەنانەت پێویستیان بە نزیکیەکی ڕاستۆخۆش لەوانەیە نەبێت، ئەو دوو دوانەی کە لەو پەیوەندیان، چونکە هەر یەکە لە خۆیە لەگەڵ ئەوی ترا لە پەیوەندیایە، ینی لە پەیوەندی بە خۆیەوە پەیوەندیەکەی تردا دەمەزێنێت، چەند پەیوەندی بە خۆیەوە بەهێزتر بێ ئەوەندە پەیوەندی لەگەڵ ئەوی ترا کە پەیوەندی لەگەڵ خۆیان بەهێزە ئەو پەیوەندیە بەهێز دەبێت. لەبەرەوە شتێک نییە لە ئارا من بیکەم بۆ تۆ بیکەی بۆ من تا هینی بۆ دانین قانونی بۆ دانین، لەبەرەوە ئەو منتقەیە بە هیچ شێوەیەک تەشریع ناکرێت و ئەو منتقەیە شەریعەتی خۆی هەیە، شەریعەتەکە شەریعەتێکی بەرجەستە نییە بەو معنایە کە شەریعەتی ئەو شتانە بێ کە مادین و ئەوەی کە ڕەبتی بە ژیانی سروشتی ئێمەوەیە. نەریتەکان ژیانی سروشتی ڕێک دەخەن، ژیانی ڕۆحی ڕێک ناخەن و ئەوەی ڕۆحیە هیچ شتێک ناتوانێت نەریتی بۆ دانی، نەریتی خۆی لەناو خۆیەتی و ئەم نەریتانە ناکرێ بێنینە دەرێ بڵین ئادەی بەپی ئەم نەریتە بە ئێمە هاوڕێ بین، ینی بچین ناو پەیوەندیەوە. ئەمە شتی ئەوانیە هەر خودی وەکو وابێ بۆ هەر کەسێک، بۆ هەر کەسێک و هەر منێک نەریتێکی تایبەت بەو منە ئەبێت، نەک نەریتێکی گشتی، ینی هەر لە ناو و ئەو نەریتە شتێکی ژنە دووپات بێتەوە، یعنی تۆ دەکەویتە شوێنێک ئەو شتە دەکەی یەک جار ئەو شتە دەکرێت وەکو نەریتەکەی تر نییە کە تۆ دووپاتی دەکەیتەوە و نەریتە کۆمەڵایەتەکان شتانێکن دەبێ بەردەوام پەیڕەو بکرێن، ینی بەردەوام دووپات ڕۆژانە تۆ دووپاتیان دەکەیتەوە و بامانشەوە قانونەکان هەروان بۆ شتەکانی تر ئەوانەی کە ڕەبتی بەمانەوە هەیە نەفسی شتە، بەس ئەم پەیوەندیەی تر کە سەر و سروشتیە ئەم پەیوەندیە یاساکانی لەناو خۆیان و هەر کەسێک ینی یاساکان لە بینی خۆت و خۆتایە،
ئەسڵ لە بینی تۆ کەسێکی ترانیە یعنی تۆ شتێک دەکەیت هەرگیز ڕەچاوی کەسەکە ناکەی لەکردنیە ئەو کەسێک کە لەگەڵ تایە لەو پەیوەندیایی لەگەڵە و ئەو کەسە ئەسڵ لەو لەحزا کە تۆ ئەمە دەکەیت وجودی نییە چونکە وجودی هەبێ یەکسەر دەبێتە مامەڵە و بازار تۆ شتەکەی بۆ دەکەیت نەک شتەکە دەکەیت شتەکەی بۆ دەکەیت چاکین بۆ یەکتر جیاوازە لەوەی کە چاک بین و لە چاکبوونمان کارێک دەکەوێتەوە جیاوازە لەوەی کە کارێکی چاک بۆ یەکتر دەکەین ئەم بۆ یەکترکردنە لە پەیوەندیەکەی ترا وجودی نیە و وەکو وابێ ئەو کارە دەبێ بکرێ ئەگەر ینی هەر کەسە بێیانە بێت و من ناتوانم ئێستا بە قوڵی و بە وردی بچمەناو ئەو سیستەمە سەر و سروشتیەوە بەڵام هەر ئەوەندە لێرە ویستم ئاماژەیەک بدەم بەوەی کە ئێمە بتوانین ئەم شانە جیاکەینەوە و لێرە ئەڕستۆ بۆ مەوزوعی هاوڕێیەتێکە کاتێک کە دەڵێ ئەو هاوڕێیانەی لەسەر هاوڕێیەتی کاتێ لەسەر سووددا دەمەزەیە لەسەر چێژ ئەوە هاوڕێت شوب هاوڕێتیە لە هاوڕێتی دەچێت هاوڕێتی نییە ئەوەی کە هاوڕێیەتیە بە معنا ڕاستەقینەکەی ئەوەیە کە پێشتر باسمان کرد ئەوەیە کە بەلا هەموو دەبێ و دوو کەسە لە خۆیانە چاک بن و ئەو دوو کەسە ئەم چاکبوون نییە بۆ ئەوی تر چاکبوون نییە بۆ ئەوەی ئەوی تر پێت بزانێ چاکیت و بۆەوە چاکنی خەڵک پێت بڵێن چاکە و تۆ ئیشت بە وێنەیە نییە لای خەڵکەیە بۆ دروست دەکەن و بۆ ڕووپامایی و ئەمانە نییە و مجاملە نییە ئەم شتانە نییە ئەمە چاکە و دەیکەیت تەواو هیچی تر نا ئەمە چاک نییە بۆ کەسێک چاکە دەیکەیت ئێمە دەزانین بۆ نمونە ڕاستی چاکە لە شتێکە ڕاستبی ئەم ڕاستبوونە چاکە بەڵام لە شوێنەکە تۆ دەتەوێت ڕاستبی سێر دەکەی ینی لە دەوروبەرێکای کە ئەم ڕاستبوونە قبول ناکە باشە و تۆش زەرت پێ دەکەوێت کاتێک کە ڕاست دەبی لەوێ وەک ئەوەی کە سروشتیە لێرە ڕێک دەکەوێتە بەرامبرت ئە لێرایە ئەو ئەزمونە تەجربە ئاکاریە کە باست کرد ئە لێرایە چونکە لەو کاتا کە تۆ ڕاستیت و ئەو ڕاستبوونەت ساز نابێتەوە لەگەڵ نەریتەکە و لەگەڵ سروشتە هەم سروشت جەنگل لەگەڵ دەکا هەم کۆمەلگا هەردووکیان جەنگل لەگەڵ دەکا یعنی سروشت هێزێکی زۆر لە ناوە بەکاردێنێ بۆ ئەوەی کە ڕەبتی بە غەریزە و ئارەزوەکانەوە هەیە پاڵت پێوە دەنێ بۆ ئەوەی ئەو شتە بۆ نمونە بکەی کە ڕاست نیە یا کە ڕاست بووی دەیەوێ ئەو ڕاستە نەکەیت یعنی هەر عینیشتە لەو لاشەوە نەریتە کۆمەڵایەتیەکان لەبەرەوە کێشەکەش لێرە چییە؟ لێرە ئەو دوو دنیایە تێکەڵ دەبن ینی وەکو بڵێ هەم دنیاکەی تر حەق هینی هەیە لە شوێنەکە ڕەوایەتی خۆی هەیە کە دنیا کۆمەڵایەتەکە نەریتەکانی خۆی پارێزێ هەم تەبیعەکەش ڕەوایەتی خۆی هەیە بەڵام لێرە بەهۆی تێکەڵبوونی ئەو دنیایەوە ئەو دوو دنیایەوە ئەم خەتەرە ڕوو دەدا و هەم سروشت داوات لێ دەکا لەویا ڕاست نەبیت پاڵت پێوە دەنێ بۆ ڕاست نەبوون یا پاڵت ینی یا ئەوەیە تۆ دەتێوە ڕاستبی ئەو نایە لە ڕاستبی ینی زەختت لێ دەکا ڕاست نەبی باماشەوە کۆمەڵگاش یا کە ویستت خەریک بوو بکەویتە شتێک ناو شتێکی ناڕاستەوە و ناڕاستت بکە چونکە کە تۆ دەکەویتە ناو شتێکی ناڕاستەوە ناڕاستت دەکا ینی خۆت خوار دەکاتەوە ناوەوە کاول دەکات و لەو منەی خۆتت دەبڕێنێ لە مرۆڤەکەت دەپشێنی دەدێنێتە ناو ئەم دی ینی تۆ دەبیتە کاینێکی سروشتی دەبیتە زیندەوەرێک لە زیندەوەرەکان لەو دەپچڕیت و ئەم پچرانە لە هەموو پچرانێک خەتەرترە پچران لە خۆت ینی کاتێک تۆ دەپچڕی لە خۆت ینی کەسێک تۆ یوسف و ئین بێنە پێش چاوتان یاقوب یوسف دوور دەکەوێتەوە لە یاقوب ئەوە مخەمەی بۆ
لە دڵیا و هەموو خەمە بار دەبێت لە کاتێکا پچران لە خۆ زۆر زۆر لەمە خەتەرترە یعنی ئەگەر بێت و کەسێک ئەو خۆیەی خۆی بوێت یعنی و ئەمە یعقوب و یوسف لە ڕاستیە لە دنیا سروشتەکایە کاتێک کە تۆ بەرزی کەیتەوە بۆ دنیاکەی سەرەوە پچرانی نێوان خۆت و خۆتە لە ڕاستیە یعنی یعقوب لە خۆی پچراوە لە یوسف نەپچراوە و کاتێک کە ڕەبت دەبێتەوە بە خۆیەوە یوسف دێتەوە یعنی پچرانەکە لەوایەوە ئەم غەفڵەتەی کە یعقوبی تایە بە بۆنەی ئەم غەفڵەتە لە خۆ بە بۆنەی ئەمەوە ئەوە ڕوودەدا کە یوسف دوورکەوێتەوە ون ببێت و هەتا یعقوب خۆی لەگەڵ خۆیە خۆی نەدۆزێتەوە یوسفیش دەرناکەوێتەوە لەبەرەوە لە ئەساسا ئەمەی کە هەیە چییە؟ ئەمە وێنەکردنی ینی شتێکی وێنەی سووەری شتێکی ڕاستەقینەیە کە لە ئەساسەوە پەیوەندی یعقوبە بەخۆیەوە نەک پەیوەندی یعقوب و یوسف و کاتێک ئەم ڕەبتە دروست دەبێتەوە یوسف حازر دەبێتەوە کاتێک بۆچی چونکە یعقوب نایەوێ خۆی نایەوێت سروشت وای لێ بکە خۆی لە دەست بدە یعنی ویستی بۆ خۆی هەیە بۆ خۆبوونی هەیە و ئەمەی دەوێت بەڵام لێرە سروشت زەفەر بە یعقوب دەبا وەک باوکێک ئێمە کە باوکین و هێزی سروشتی باوکایەتی ئەم هینە دەکا ئەمیشە دەکا وە لەناو بڵێن بەنی ئیسرائیلا دیارە ئەم شتە زۆرین بووە پێی ڕەبتی بینی منداڵ و باوک ڕەبتێکی سروشتی زۆر تون بووە وەلا ئیبراهیمەوە هەر لەناو ئەوانە ئیش دەکات یان مەوزوعی سەربڕینی ئیسماعیل و ئیبراهیم هەر ڕەبتی بە نەفسی شتەوە ئەم هێزی سروشتیەی باوکایەتی و ئەو خۆشەویستەی باوک بۆ منداڵەکەی خۆی هەیەتی ئەمە وا دەکا کە ئەوە ڕوو بدا کە ڕوو دەدا و ئەمە هێزی سروشتە و ئەم هێزی سروشتە غافڵت دەکات لە خۆت لە پەیوەندی ینی ئەوەی کە ئیبراهیم سەری بڕی لە ڕاستیا خۆی بوو ینی سروشتەکەی بوو سەری بڕی و بەو سەربڕینە ئەو لە سروشت پشرا و کەوتەوە دەست خۆی و خۆی بوو فعلا ئەگەر خۆی نەبوایە ئیسماعیل سەر دەبڕا بەس خۆی بوو لە شێوەی ئیسماعیلە مەڕەکە کە دێت لە بری ئیسماعیل مەڕەکە ئەو سروشتەیە بۆچی چونکە مەڕەکە زیندەوەرە منی نییە ئیسماعیل هەیەتی و ئەو سروشتەیە کە لەویا دەبێتە قوربانی ئیسماعیلیش نابێتە قوربانی ئەویش دەردەچێت بۆچی چونکە ئەو یعنی ئەگەر باتایە و ئیسماعیل وجودێکی زیندەوەرانەی هەبوایە ئەو سەربڕینە ڕووی دەدا ینی ئەگەر باتایە و ویستی بۆ خۆی نەبوایە بۆ منەکەی نەبوایە بۆ ئەو گیانە سەر و سروشتیە نەبوایە ئیسماعیل سەر دەبڕا ئەوەی سەر دەبڕا ئیسماعیل بوو مەڕەکە نەبوو بەس لێرە مەڕەکە سەر دەبڕێ مەڕەکە ڕەمزی سروشتێکی پوختە ینی مەڕەکە مەڕیش بێچوەکانی ئەو ڕەبتە سروشتیە مریشکێک لەگەڵ بێچوەکانی ئەو ڕەبتەیە بڕۆ دەست بەرە بۆ جوچکەی مریشکێک بزانە چۆن پەلامارە دەدا ئەمە سروشتە و سروشتە لە ناو ئێمە ئیشی خۆی دەکات و کاتێک ئێمە وجودی خۆمان و بوونە سروشتێکەمان جا ناکەینەوە ئیتر ئەم تێکەڵیانە دروستەبن کە ئەم تێکەڵیانە دروست بوون ئەو کاتە ینی تێکەڵی بینی جیهانی سروشت و جیهانە مرۆییەکە دروست دەبێت ئەم تێکەڵیە خەتەرناکترین تێکەڵیە کە لە ئینسانە دروست بێت و ئەم خەتەر ئەوەندە خەتەرە کە مەرگی دەوێت و مەوزوعی ینی ئیبراهیم مرد بەر لەوەی کە ئیسماعیل سەر ببڕێ بگاتەوەی چەقوەکە بخاتە سەری عەزابی مردنەکەی هەموو چەشت ئیتر سەربڕینەکە چییە؟ تۆ منداڵێکی خۆت دەبێت سەر ببڕی دەبێ سەری ببڕی خەوێکە بینی تۆ دەبێت سەری ببڕی ئەمە ئیلاقەی بە سەربڕینی مناڵەکەەوە نییە ئیلاقەی بەو مردنەوەیە کە سروشت لە ناو ئیبراهیمە دەمرێ بەو پرۆسەیە بامان شێوە شتێکی تریش لە ئیسماعیل هەیە بەوەی کە دەڵێ باوکە بیکە ئەویش بامان شێوە و سروشتە دەمرێت
و ئەوەی کە دێت ئیترە و کاتە ئەمەی کە هەم ئەو هەردووکیان قوربانی یەکێکیان قوربانی نییە تۆ ناچار بی ینی ئەو جەبرێگە بێت لە سرت کە باوکت سرت ببرێ لە کاتێکا دەزانی لە هەموو شتێک خۆشتری دەوێت ئەمە سەختە تۆ ئەوت لە هەموو شتێک خۆشتر دەوێت ئەم دۆخە گاڵتە نییە ئەمە هەرچی ناو لێ دەنێ ئەوە مەوزوعەکە لێرە ئەوە نییە ئەرێ ئەم حکایەتە ڕاستە ڕاست نییە باوەڕت پێیەتی باوەڕت پێ نییە هەر حکایەتێک ئەم حکایەتە ڕاستیەک دەڵێ حەقیقەتێک ئاشکرا دەکات و حەق ئەم حکایەتە چونکە حەقێک ئاشکرا دەکات و ئەو حەقە ڕەبتی بەمەوە هەیە و ئیبراهیم دۆخی ئیبراهیم ئیبراهیم ڕەفیقە لە ڕاستیە ئیبراهیم هەر لە وەکو ئەو تاریفەی کە لە حکایەتەکە هەیە هاوڕێیە و ئەوەی کە ینی مۆرکی ئیبراهیم ئەوەی کە ئیبراهیمی پێدەناسیتەوە هاوڕێیەتیە هەر لەوێەوە دەبێتە هاوڕێی خوددا دەبێتە خەلیل ئەمە جۆرەکە لە هاوڕێیەتیەکی باڵایە کە ینی لێرە ئاوا تەعبیری لێ دەکرێت وەمە وەکو وتم لە یعقوبا دووبارە دەبێتەوە ئەی یعقوبی شەر لەنەوەی ئیبراهیمە ئەوەیە یوسف دەڵێ من باو باپیرانم تا ئیبراهیم دەڕوا ئەمە جارێکی تر ئەم حکایەتە کە لە دۆخە کە لە ئیبراهیم و ئیسماعیلایە لە ئەم جارە لە یوسف و یعقوبا جارێکی تر ڕوو دەداتەوە ئەو هێزی سروشتە وا لە یعقوب دەکا کە ئەوەندە منداڵەکەی خۆی ئاوا بگرێ باشە هەتا لێ دەسەندێت و ئەو خەمەی کە هەیەی دەبواە ئەو خەمەی نەبواە چونکە ئەوەی ئەو دەپارێزێ ئەو نییە ئەوەی ئەو دەپارێزێ ئەوەیە کە لە ناو خۆیەتی نەگەوە ئەمە دەیپارێزێ یعنی ئەم لە بری ئەو حەقەی کە لە ناو یوسفایە ئەو خۆی دەچێتە ئەو شوێنە و ئەمە گەورەترین شیرکە ئەگەر بە زاراوەکانی ئەو ئاینە سامیەکانی ئەمە قسە بکەین و ئەوەی کە یعقوب دەیچێژێ ئەوەیە بەس ئەمە یعقوب ویستی یعقوب نییە بۆیە یعقوب لەویات تاوان ناکات ئەمە ویستی نییە ئەمە سەیتەرەی دەسەڵاتی سروشتە لەسەر یعقوب و دەبێت ڕۆژێک لە ڕۆژان ئەم سروشتە لەوەی تر جا بێتەوە بەچی جا دەبێتەوە بەو تراژیدایی کە هەیە و ئەم پەیوەندیانە دەبێت جیاکەینەوە و ئەمە جا نەکەینەوە ئەو هاوڕێیەتی کە من دەمەوێ باسی کە مەرچەندە ینی لە تێکستەکەی ئەرستووە ئەمە شتێک نییە کە بە دەربێت لە تێکستەکە چونکە فعلەن کە باسی هاوڕێیەتی ڕاستەقینە دەکا ئەوەی تایە کە من بۆتان باز دەکەم بەڵام بەم ڕوونیەتیانی ئەو هەر ئەوەندە ینی شتەکان دێنێت دەڵێ ئەو کەسە دەبێت لە خۆیان چاک بێت چاکەکان دەتوانن هاوڕێ بن ئەوانەی لەسەر سوود و چێشکۆ دەبنەوە ئەوانە ناتوانن ئەوانە شوبیە ینی لە هاوڕێیەتی دەچێت هاوڕێیەتێکی ساختەیە و من ئەمە هێنا فراوانترم کرد بۆەوەی ئێوە زیاتر لە بابەتەکە ینی بەرچاوتان ڕۆشن بێت طبعا دوام مەقتایەکە دەیخوێنمەوە و دوایە و مەقتەعای تر من لێرە دەوەستم مەقتەعەکار جارێک پێشتری شەر وتوویەتیەوە ئەرستۆ ینی لە جیاکردنەوەی ئەو هاوڕێیەتیە سروشتەیە ئەو پەیوەندیە سروشتیە کە ڕەبتە بەو شتانە بە چێژ و قازانجەوە چێژ و سوودەوە لەگەڵ ئەو هاوڕێیەتی تر دەڵێ چی؟ دەڵێ ئەوەی کە سوودی یا و بەشی تێدا بێ بە هاوڕێیەتی ناوبراوە ینی خۆی بە هاوڕێیەتی ڕەناوبراوە بەڵام خۆی هاوڕێیەتیەکی وێنەیە بە ناو هاوڕێیەتیە ئەوانە هاوڕێیەتی نییە چونکە لەسەر ئەساسی بەرژەوەندیەکە وەک هاوڕێیەتی خەڵکی شارەکان بۆ پشتگیریکردنی یەکتری لە کاتی جەنگدا یانەوە خەڵکی شوێنەکە تەعەسسوب کۆیان دەکاتەوە ئەمە سروشتە کۆیان دەکاتەوە بۆ ئەو جەنگە لەوانەیە ئێستا کەسێک بزانێ ئەو جەنگە ناحەقە نەڕوا دەمووی ڕوبەڕووی دەبنەوە سزا دەدوێ ئەو کەس ینی ئەم کۆبوونەوە عەسەبیە کۆبوونەوە نییە لە ڕاستیان لەسەر
حق يعني بس جۆرێکی تر لە کۆبوونەوەیە تەمان ئەگەر کە لەسەر حەق بووە ئەمە شتێکی ترە بەس لێرە هەر عینی شت تۆ تووشی کێشە دەبی دابنێت تۆ خەڵک تۆ لەناو عەشیرەتێکیت دابنێ کوڕی سەرۆک خێڵەکەیت و عەشیرەتەکەی تۆ تەعەدای لە عەشیرەتەکەی تر کردووە و عەشیرەتەکەی هێشتا هەر دەیەوێت تەعەدا بکە باشە خەڵکەکەی کۆ کردووەتەوە دەیە بدا بەسەر عەشیرەتەکەی ترا تۆش کوڕی عەشیرەتەکەیت و دەزانی ناحەقە تۆ ناڕۆیت چی ڕوو دەدا باوکەی وا دەزانی خیانەتی لە کردی خیانەت دەکردی عەشیرەتەکە وا دەزانی هەمووی نەفرەت لێ دەکەن اینجا وەرە لەو شوێنە تۆ بتوانە بوەستە باشە ئەمە شتەکان ئاوان کاتێک کە تۆ لە شوێنەکە ڕاست دەبی جاری وا هەیە هەموو شتەکان هەمووی لە بەرامبەر تا دەوەستی بە هێزە تەبیعی و کۆمەڵایەتیەکانەوە بەڵام جاری واشەیە دەکرێت فعلەن نەهێزە کۆمەڵایەتێکە نەهێزە سروشتێکە ئاوا نەکەوێتە بەرامبەرم ئەم ڕاستیە یعنی دەکرێت تۆ ڕاست بیت و ئەم ڕاستە ساز بێتەوە لەگەڵ چیە هەم لەگەڵ کۆمەڵ نەریتە کۆمەڵایەتێکە هەم لەگەڵ ئەوەی کە سروشتیە بەس ئەم سازیە کە ساز دەبێتەوە یعنی ئەوە ناکە نەریتەکە باشە یا خراپە ئێمە باسمان کرد وتمان نەریت نەباشە نەخراپە یعنی باش و خراپەکە بۆچی چونکە ئەسڵ ڕەبتی بە وەکو وایە کە تۆ مەڕێک دەزانێت چاک و خراپ چییە مەڕێک شمولی چاکە و خراپە ناکات چونکە کایەنێکی سروشتیە و یاساکان بۆ ئەوە دانراون کە سروشتیە یعنی بۆ مەڕەکانی ئێمە دانراون ئێمە وەک مەڕەکە نەک وەک ئینسان و بۆەوە دانراون من وەک مەڕەکە نەچمە ناو دەغڵی فلانە کەس چونکە ئێمە وەکو مەڕەکە نین وەک مەڕی تەبیعیکە هەیە مەڕەکەمان هەیە خۆمان مەڕەکە نین مەڕەکەمان هەیە بەس مەڕەکە هەر وەکو مەڕەکەی تر وایە ینی کە بە سروش دەجوڵێتەوە نەفسی حیوانە هیچ فەرقی نییە لەگەڵ حیوانەکەی و ئەم حیوانە یا دەرەوە ئاراستی دەکا یا ناوەوە ئاراستی یا ویست یا نەریتی کۆمەڵایەتی و لەبەرەوە ئەم هوشیاریە لە ناو کۆمەلگانیە لە ناو تاکەکانانیە بۆیە یا نەریتەکانە یعنی ئەگەر ئەم هوشیاریە هەبێ ئەسڵ ئینسانەکان پێویستیان بە نەریت نییە و غیابی ئەمە وای کردووە بوونی نەریت و یاسایەک ئەمە ببێتە شتێک کە پێویستە هەبێت و فعلەن کاتێک کە ئەمە نییە ئەو نەریتە ئیتر دەبێ هەبێت ینی ضرورەتە بوون چونکە ئەگەر نەبێ ئەمانە کە ئەم شتانە گیاناکەنەوە ئیتر سەری یەک دەخۆن و هیچ نامێنێت هەمووی دەکوژێت و تەواو چونکە ئەمانە بە سروش دەجوڵێن و ئەو جەنگی ئەوەی کە فرۆید باسی دەکات جەنگی براکان و باوک ئیتر کە باوک دەکوژنەوەیان دواتر بیر دەکەنەوە هەست دەکەن دەبێ ئەم جەنگە بەردەوام بێ هەر هەموو لەگەڵ هەمووی هەتا هەموویان ئەوەیان کە دەباتەوە ئەوە دەمێنێتەوە ینی یەک کەس دەمێنێتەوە لەوانەیە یەک کەسش دەمێنێتەوە لەبەرەوە براکان بڕیار دەدەن بکەونە ناو عەقدێکەوە ئەوەی کە پێی دەڵێن عەقدی کۆمەڵایەتی ئەوەی ڕۆسۆ باسی دەکات ئەمە هەمووی ڕەبتی بە نەریتی کۆمەڵایەتیەوە هەیە و کاتی ئەم برایانە دەکەونە ناو عەقدەکە نەریت پێیا دەبێت ئەوەی فرۆید دەڵێ لێرەوە حەزارەت پێیا دەبێت لەم کوشتنی باوکەوە تەمام کوشتنی باوکە شتێکی ڕەمزیە یەکەم جار داروین باسی دەکات دوایی فرۆید دەیێنێ بۆ ئەوەی شتێکی پێشی کاتەوە کە نەریتەکان چۆن پەیدا دەبێت حەزارەت دای ئەو ژیار حەزارەت لەو حکایەتەوە دەست پێ دەکات چونکە ئەوە عەقدێکەیە کوشتنەکە ڕادەگرێت بە عەقدێک ئەو جەنگە ڕادەوەستێت کە ئەو جەنگە ڕادەوەستێ براکانەوەی ئیتر باوک جارێکی تر دێنەوە بە ڕەمزی ئەو نەریتانەی کە براکانی ینی شتەکانی لە براکان قەدەغە کردبوو ئەوان خۆیان ڕێگە و نەریتە دێنەوە بە ویستی خۆیان جێبەجێ دەکەن بۆچی بۆ ئەوەی خۆشیان بە دەردی باوکەکە نەچن لەبەرەوە نەریتەکە دێنن بۆ ئەوەی منداڵەکانی ئەوانیش یا خۆیان یەکتری لە ناو خۆیانە قڕ نەکەن و پەیمانی کۆمەڵایەتی ڕۆسۆ هەر ئەمەیە ینی
عقلی ئەوروپی لە شوێنەکە فعلەن ئەم کارەی کرد کە ئەم مۆزوعی پێی سڕی نەریت پەیدابوونی نەریتەکان ئەوان بە جۆرێکی زۆر ورد ئاشکرایان کرد و ئەوانەوە بوو جەنگی نەریتیشیان نەریتە کۆنەکانیان کرد و نەریتی تازەیان هێنایە ئاراوە ئەمە هەمووی ڕەبتی بەو وشیاریە ئەوروپیەوە هەبوو لە بەرامبەر نەریتە و هۆ بزباسی و کە دەڵێ مرۆڤ گورگی مرۆڤە یعنی چی؟ یعنی پێویستمان بە نەریتێک هەیە بۆی کۆنتۆڵی بکە و ئەوانەش دیارە و بارودۆخێکی مێژوویی زۆر سەختە بە بارودۆخێکی مێژوویی زۆر سەختە تێپەڕیون هەتا عەقڵ بوون هەتا وایان کرد کە بیرکەنەوە کە ئەمە چییە و دەبێ ئەمە چۆن بێت و ئەمە هەر لە خۆیەوە نهاتوە بیرکردنەوە کاتێکە لە ناو میلەتێکە بیرکردنەوەیەک سەر هەڵدەدا لە دەرەنجامی تاریخێکی دوور و درێژ و دووپات بوونەوەی هەمان شتەکە ئیتر ئەمەنە دووپات دەبێتەوە هەتا لە شوێنەکە دەبێت ئیتر دەگاتە ئەوەی کە فعلەن حەل بکرێت و ئێمەش قەزیەیەکی زۆر خەتەرناکمان هەیە کە مەحکومین پێی وەکو کورد کار دووبارە دەبێت و ئەمە دەبێت لە شوێنەکە ڕاوەستی و ئەمە عەقڵ ڕای دەگرێت و ئەمە وشیاری ڕای دەگرێت بە هەموو ئەوەی کە وا دەکاوابی ئەوروپیەکان بەوە ڕایان گرت و ئەوان هاتن و کاتێ سێری فکری ئەوروپی سەرەتاکان دەکەیت لەوە بزەوە ئەمە ئیتر بیر لەوە دەکرێتەوە کە ئەم وەزعات چۆن حەل دەکرێت و ئەوان بە نەریت حەلیان کرد لەبەرەوە ئەوروپا هەر دروستکەری ئامێر نییە لە ئەمان کاتا دروستکەری نەریتەکانیشە یعنی نەریت سازیشە ئەم نەریت سازیە ئیلاقەی بە وجودی حەیوانی ئێمەوە هەیە ئیلاقەی بە وجودی ئینسانی ئێمەوە نییە لێرەوە مارتن هایدگەر باس لەوە دەکا کە هیومانیزم دێت لە ئینسان وەک حەیوانیان ئینسان وەک حەیوان دەقۆڵێتەوە مافی ئێمە کە دەڵێن مافی مرۆڤ مافی حەیوانیانەی مرۆڤە زیندەوەریانەی مرۆڤە مافی مرۆڤانەی مرۆڤ کەس نایدا کۆمەلگا نایدا فلان نایدا و ما ئەمە شتێک نییە بە ناوی ماف لەوێ حەق هەیە ماف نییە لە میترا مافە ئەمانە دەبێت جاکەینەوە و ئەوەی دەمانخاتە ناو پەیوەندیە سەر و سروشتیەکە ئەوە من ناوی دەنێم هاوڕێیەتی ڕاستەقینە و ئەرستۆش لە ناو تێکستەکەیە جەخت لەمە دەکاتەوە کە هاوڕێیەتی ڕاستەقینە هاوڕێیەتی ئەوانەیە کە لە خۆیان ناچاکن و هاوڕێیەتی ئەوانە نییە کە چاکن بۆ یەک ئەوانەیە کە چاکن بەڵام ئەم چاکیە شتانێکی لێ دەکەوێتەوە بۆ ئەوی تر دەکرێت ئەسەن شتێکی لێ بکەوێتەوە بۆ دوژمنەکە ئەوەی کە خۆی بە دوژمنی تۆ دەزانی بۆ ئەو باش بێت سوودی هەبێت و چێژیشی هەبێت بەڵام تۆ ئەمە بۆ کەسێک ناکەیت تۆ بۆ چاکبوونی خۆت دەکەیت تۆ بەمەی کە دەیکەی چاک دەبیت و چاکبوون لە تۆ گەشە دەکاوە ناوەوەت ئاوەدان دەبێتەوە و دەگەی لە ناو ئێمە کێشەی ناوەمان هەیە هەموو ئەوەی کە لە دەرەوە دەیکەینە و جەنگە سایکۆلۆژیە لە ناو خۆمان هەیە هەمووی ئەو سروشت و کۆمەلگا هەردووکیان ئەم تۆپەڵێک لە تاریکی و وەهمیان لە ناو ئێمە دروست کرد و ئەمە ئەزیەتمان دەداین مەحرومی هەست بە مەحرومی دەکەی بەرامبەر بە شتانێک خەڵک ئەو شتەی هەیە تۆ نیتە نازانم چی ئەمانە هەموو کۆ دەبنەوە لە ناو تۆ ئەو دۆخەت بۆ دروست دەکەن تۆش وا دەزانی خۆتی لە کاتێک ئەمە نەخۆتی نە هیچ ئەمە مەڕەکەی تۆیە ئەو مەڕێک کە لە مەڕ باڵاترە چونکە سایکۆلۆجیەیە و کۆمەڵە شتی هەیە کە شتێکی تر هەیە لە بینی مەڕەکە و ئێمە لەو وەسەتایە کە سایکۆلۆجی ئێمە مەڕەکە مرتاحە مشکلەی نییە یانی سەریشی بڕیە و هەستی پێناکە بەس مەڕەکەی ئێمە وەکی کێشەیە چونکە ئەم شتانە هەمووی جارێکی تر دێنەوە ناوێ تۆ سەریشی نەبڕی سەرە بڕیەوە
ئاین سەریشی نەبڕی بڕیوتە کەسێک کە تۆ ڕۆشتی بۆ ئەوەی بیکوژی واستی کرد کوشتوتە نەشی کوژی ئیتر هەستی بە مردنەکە کردووە تەواوی تو ینی ئەو کوشتن چییە بیکوژی باشترە لەوەی هەست بە مردنەکە بکە چونکە دەیکوژیت و وەکو مەڕەکە دەمرێت و تەواو بەڵام ئەگەر نەیکوژی مردنەکە ینی شتەکە جۆرێکی ترە هەموو ماساتی مردنەکە دەبینی و ناشی کوژی یاساوە حاڵەتی ئیسماعیل و ئیبراهیم وایە ینی مردنەکە دەبینن ئینجا ئیترینەکە ژوو نادا ینی جا ئەم مردنە ئەمە ئەو مردنەیە کە ئێمە جیا دەکاتەوە لە سروشت ینی وەکو مردنی واقعی نییە ئەمە مردنێکە لە مردنە واقعیەکە سەختترە زۆر زۆر سەختترە بەڵام فعلەن مردن بۆ ئەوەی تۆ بزانی مردن چییە بچیتە ناو مردنەوە ئەم مردنە هەیە کە زۆر زۆر سەختترە لە مردنەکەی تر مردنەکەی تر سەخت نیە ینی دەکرێت تۆ بخەوی و هیچ هەست بە ئازار نەکەیت و سبەینە مردبی تەواو بە یەکجاری خەوتبی و من بینیومە کەسم بینیوە کە فعلەن لە خەوا مردووە و هەڵ نەساوەتەوە دوایەوە مردنێکی زۆر زۆر ینی سوزانم وەکو بڵێی مردنێکی زۆر ئارام لەبەرەوە ئەمانە گیان دەبێ هەمووی ئەوانە جیاکەینەوە و ئەو مردانە ئەو دوو مردنە مردنەکەی تر وەکووتم سەختترە لەوی تریە ئەوە هەمووی بۆ جیابوونەوەی ئەو سروشتەیە لە من پەرەگرافەکە دەخوێنمەوە تاکید دەکاتەوە لەسەر ئەو دوو جیانە هاوڕێیەتی ناو جیهانی سروشت و کۆمەلگا هاوڕێیەتی ناو جیانە مرۆییەکە لەسەری ناڕۆم هەر دەیخوێنمەوە و ئیتر تەواو دەبێ وازانم شتەکانم مەم ڕوون کردەوە ئەڵێ هەروە ئەوەش چێژبردننی هاوبەشی تێدا بێت بە هاوڕێیەتی ناوبراوە ئەوەش چێژبردنێکی هاوبەشی تێدا بێ ینی دوو کەس بە هاوبەشی چێژ لە شتێک بکرد وەک ئەوەی کە لە نێوان مناڵانە هەیە مناڵان کە پێکەوە یاری دەکەن چێژ لە هەمان شت دەکەن کە یاریەکەیە ئەگەر ئەمانە شایستەی ئەوە بن کە ئێمە بە هاوڕێ ناویان بەرین ئەوە هاوڕێتی جۆری زۆرە و یەکەمیان هاوڕێتی ڕاستەقینەیە کە هاوڕێتی چاکەکانە لەوێوە کە چاکن نەک لەوێوە کە چاکن بۆ یەکتر لەوێوە کە لە خۆیانە چاکن بەڵام جۆرەکانی تریان وەک هاوڕێتی وان یانی چی ینی وەک هاوڕێتی نییە وەک هاوڕێتی وان ئەو دوو جۆرەکەی ترکە یەکیان لەسەر سوودە یەکیان لەسەر چێژە چونکە ئەوانەی هاوڕێن لە پێناو بەدەستێنانی دەستکەوتێکدا یا شتێکی لەو جۆرەدا هاوڕێن یا لە پێناو بەدەستێنانی چێژدا هاوڕێن وەک ئەوانە هاوڕێن وەک ئەوانەی چێژویستن ئەوانەی کە بۆ چێژ هاوڕێن وەک چێژویستەکان لەمەشدا پێکەوەبوونێکی تونند و تۆڵ نییە و ئەوان خۆیان نابن بە هاوڕێ و بۆ سوود و بۆ چێژ دەبن بە هاوڕێ ئەو هاوڕێیەتیانەش بەڕواڵەت هاوڕێیەتین و زۆر ناخایەنە ئەلێرە کۆتایی بەوانەکەی